ڕێز دکتۆر سامان سۆرانی پسپۆلی زانستە سیاسیەکان شارەزای سیاسی لێرە لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێی. دکتۆر لە دوای ئەو بڕیارانەی کە دادگای فدرالی دژ بە هەرێمی کوردستان دەیدات زۆر جار باس لە شەرعی بوون یا دەستوری بوونی دادگای فدرالی دەکرێت و هەروەها پێشێلکردنی و مادە دەستوریانە لەلایەن دادگاوە. با بەگشتی باسیەوە بکەین ئەم بڕیارانە لە چوارچێوەی دەستوردایە خۆی شەرعیەتی هەیە؟ خۆی ئەوەی کە دادگای باڵای فدرال لە 2011ەوە کارا بووە بۆەوەی کە بڕیار دەرەکە و بڕیارەکان زۆربیان لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نین، مۆڕکێکی سیاسی بەخۆیەوە بینیوە. هەر ئەم جارەشان کە دادگای باڵای فدرال کاری کردووە لەسەر ئەوەی کە دەستێوەردانەکە لە بابەتی بودجە بۆ نمونە ئەو دەتوانێت بەپێی دەستور کە لە مادەی 121 سێم ئاماژە بەوە کراوە کە حکوومەتی فدرال بەو داهاتانەی کە دەستەبەری دەکات پێویستە لەسەری هاوکاریەکی یاخۆت بەشە بودجەی هەرێمەکان بە شێوەیەکی عادیلانە دەستەبەر بکە کە نەیکردووە، دەیتوانی لەوێدا ئاماژە بەوە بکات، نەک ئێستا بێت و دادگاکە بەو شێوەی کە هەیە باس لە بەشە بودجەی هەرێمی کوردستان بکە، باس لە تەفسیلەکانی بکە کە لە ڕێگای چ بانقێکەوە هەواڵی هەرێمی کوردستان بکرێت و مۆزەفینی هەرێمی کوردستان بە شێوەیەک ڕاتبی خۆیان وەربگرن. ئەمە دەچێتە ناو ئەو بابەتانەی کە دەستێوەردانە لە کاروباری دەسەڵاتی جێبەجێکار چ لە بەغدا بێت چ لە هەرێمی کوردستان بێت. تەوافق هەبووە لە نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا لەسەر کۆمەڵێک بابەت ڕێککەوتون، هاندەر نەبووە بۆ ئەوەی کە ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکرێت بە پێچەوانەوە ئەو کارەی ئەنجام داوە. لە بڕگەی با بڵێن لە مادەی 121 پێنجەم ئاماژە بۆ دەکرێت کە ئیدارەدانی هەرێمی کوردستان لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە دەبێت و ئەوە دەستێوەردانێکی ترەکە لە کاروباری هەرێمی کوردستان. بۆ ئێمە پێمان وایە ئەو بڕیارانەی کە بەم دواییە کە دادگای فدرال دەری کردووە بە زۆرینەی سیاسیە، مۆڕکی سیاسی پێوەی لە خزمەتی با بڵێن لایەنێکی سیاسیە کە سکاڵای تۆمار کردووە دژ بە هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە پێناو بەرژەوەندی ئەو یەکلایی بکرێتەوە. کێ ئەو ڕۆڵەوە و دەسەڵاتەی بە دادگا داوە کە بەم شێوازە دەستێوەردان لە بابەتە ناوخۆیەکان بکات و هاوکات پێشێلی دەستور بکات؟ ئایا ئەمە سەربەخۆی دادگاکە دەباتە ژێر پرسیارەوە؟ خۆی گرفتی سەرەکی ئەوەیە ئەو دادگایە هەر سکاڵایە کە بەرز بکرێتەوە پێویستە لەسەری کار بکرێت و تاوتوێ بکرێت و بڕیاری لەسەر بدرێەوە. بڕیارەکانی ئەو دادگایش بەپێی ئەوەی کە بەرزترین ئۆرگانە مولزەمە لاینەکان خۆیان پێپابند دەکەن. بەڵام لە هەمان کاتە ئێمە پرسیارت لەوە دەکەین کە ئایا مەسەرەن لە سیستەمێکی فیدرالی کە دەستورێکی فیدرالیە تا چ ڕادەیەک هەوڵ دراوە کە ئەو دادگایە با بڵێن فەسلی سوڵتات بکات، جیاوازی بکات لە نێوان با بڵێن بەشی یاسادانان کە پەرلەمانە یاخۆت حکوومەت کە جێبەجێکارە. ئەو لایەنانەی قۆرخ کردووە ئێستا خۆی لە بڕی ئەوانیشە بڕیارەدا بۆ ئەوەی کە وەکو چۆن لە جۆرێک لە حکومڕانی و ناوەندێتی بوونی هەبێت و ئەمە کێشەیەکی گەورەیە بۆ سەرجەم پرۆسی سیاسی لە عێراق. باشە، دوجار بڕیارێکی دەرکرد جگە لە ئەوەی باسی موچەی هەرێمی کوردستان و بەشە بودجەی هەرێمی کوردستان دەکات، باس لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی کرد و کورسی پێکاتەکانی بە تەواوەتی لە پەرلەمانی کوردستاندا بڕان. بەڵام هەرێمی کوردستان چۆن دەتوانێت بەرامبەر بەم تەحەدیاتە کە ڕووبەڕووی دەبێتەوە بوەستێت؟ بژاردەی چی دەبێت بەرامبەر بەم بڕیارە نادەستوریانە؟ خۆی ئەوەش وەکو جەنابتان ئاماژەتان پێی کرد یەکێکە لە دەستێوەردان لە کاروباری هەرێمەکان بۆ نمونە لە چۆی دەستور ئاماژە بەوە کراوە کە پێویستە پەرلەمانی کوردستان 100 کورسی بێت نەک 111 کورسی. لە چۆی دەستور ئاماژە بەوە کراوە کە نابێت کۆتا هەبێت لە هەرێمی کوردستان لە حاڵەتێکە لە عێراق خودی عێراقا کۆتا وجودی هەیە، مەسیحەکان بە کۆتا لەوێتەوە وجودیان هەیە، ئێزیدیەکان بە هەمان شێوە و ئەمە تۆ ناکرێت وەکو چۆن لەلایەک بۆ خۆت ئەوە ڕەوا ببینی بەڵام لە هەرێمی کوردستان ڕێگری لەوە بکەیت. من پێم وایە ئەم هەوڵانەی کە لەم دوایە دادگای فدرال ئەنجامی داوە بۆ قۆرخکردنی وەکو چۆن قوارەی هەرێمی کوردستان، بچووکردنەوەی قواری کوردستان بابەتێکە کە لە ماوەیەکی دوور و درێژ کاری لەسەر کراوە بۆ بەناوەندێتی عێراق و تا ڕادەیەک لاوازکردنی هەرێمەکان و ئەمەش دشت بەو خواستەیەکەوە. هەرێمی کوردستان ئەتوانێت چی بکات؟ هەرێمی کوردستان ئێوە خۆتان لە قسەکانی فایق زێدان لەم دوایە باسی لەوە کرد کە فیدرالیەتی تر بێجگە لە هەرێمی کوردستان نابێ هەبێت. ئەمە شتێکی نادەستوریە لە حاڵەتێکە ئێمە دەستورەکەمان باس لە فیدراڵێتێکە. هەرێمی کوردستان پێویستە کار لەسەر تۆکمەکردنی ناوخۆی خۆی بکات
فەزایەک دروست بکە بۆ ئەوەی کە سکاڵاکانی ناوخودی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێن، نەک ببرێن بۆ دای دادگای باڵای فیدرال بەوەی کە لە ڕابردووە ئەنجام درراوە. لە هەمان کاتیشە کار لەسەر ئەوە بکرێت کە هەموو هێز و لایەنەکانی پێکەوە لێرە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا تەواجودیان هەبێ، بە واتای ئەوەی کە هەرێمی کوردستان وەکو قەوارەیەکی دەستوری مامەڵە لەگەڵ فیدراڵ بکات، نەک ئەحزابی سیاسی بچێت دەوێ وەکو چۆنڵێ مامەڵە و سەودای خۆی بکە و لە پێناو بەرژەوەندی خۆی ئەو دادگایە بەلای خۆیان ڕابکێشێ بۆ ئەوەی دژ بە هەرێمی کوردستان بڕیار سامان هەرێمی کوردستان بەر لە عراقی نوێ و هەروەها بەر لەم دادگا بەناو فدراڵیشە بوونی هەبووە و دامەزراوە. دەکرێت ئەم هەرێمە بەو شێوازە بچووک بکرێتەوە گەماروی بخرێتە سەر بخرێتە ژێر کاریگەریەکانی دادگاوە. ئەی کێ ئەم عراقە فدراڵیە دەسوڕێنێت و بەڕێوەی دەبات؟ خۆی عێراق لەسەر ئەساسی شەراکە و تەوازن و تەوافق ئەنجام دراوە کە لە ڕابردووە کاری لەسەر کراوە تا ڕادەیەک سەرکەوتوو بووە، بەڵام ئەوەی کە ئێستا هەوڵی بۆ دەدرێت ئەو بە ناوەندیکردنی عێراق تەبعاً ئەمە لایەنێکی وەکو چۆنڵێ ئەتوانین بڵێن لە ناو چوارچێوەی هەماهەنگیش لایەنێکن کە کار بۆ ئەو لایەنەکەن و بە دڵنیاییەوە جهەتی دەرەکیش هەیە کە پاڵپشتی ئەو بۆ چوونەکەات بۆ ئەو ناوەندێتی چکە لە بەرژەوەندیەتی، بەڵام ئەوەی کە پێویستە لە لای بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئەو وەکو قەوارەیەکی دەستوری کە وجودی هەیە، من پێم وانە کە ئەوان بتوانن لە توانای هەرێمی کوردستان کەم بکەنەوە، چووە کە هەرێمی کوردستان بە خەبات و بە قوربانیدان پێک هاتووە و پێش دروستبوونی ئەم عێراقی نوێیە تەواجودی هەبووە و بە شێوەیەکی خۆبەخشانە چووە لەگەڵ ئەم عێراقەیە شەراکەتی دروست کردووە بۆەوەی کە عێراقێکی نوێی فیدراڵ بنیاد بدرێ بەوەی کە مەسەلە لە عێراقە هەرێمەکان بتوانن پێکەوە کار بکەن لە تەنیشتی پەرلەمانەوە ئەنجومەنێکی ئیتحادی هەبێت بۆ ئەوەی کە بتوانێت بە باشترین شێوە عێراق بەرەو پێشەوە ببرێت و دوور بێت لە ئاشوبووی ناوخۆیی و لە تەنگژەکانی لەسەر ئاستی هەرێمی هەیە. باشە دکتۆر سامان بینیمان لە ماوەی ڕابردوودا کاتی پەسەندکردنی بودجە کاتێک کە بڕگەیەک لە بەرژەوەندی هاوڵاتیانی عراق و پارێزگاکانی دیکەدا نەبوو، سەرۆکوەزیریان تانەی لە بڕیارەکانی دادگای فدراڵی دەدا لەوێ جارێکی دە پێداچوونەوەی پێدەکرا، بەڵام بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەو کەسانێک و پارێزەری دەستور ناویان هاتووە لە عراق بێدەنگن و هیچ لایەنێک پاڵپشتی لە هەرێمی کوردستان ناکات دژ بۆ پێشێلکاریانی کە بەرامبەری دەکرێت. ئایا هەرێمی کوردستان دەتوانێت لەگەڵ چ لایەنێک زیاترن بابەتانە بخاتە بەرباز؟ خۆی هەرێمی کوردستان ئەوەی کە ئەمڕۆ لەلایەن دادگای فیدراڵەوە وەکو چۆنڵێت دژی یاسا دەرکرابێت یا بڕیار دەرکرابێت سونەکانن کە ئەمڕۆ بۆ نمونە سەرۆکایەتی پەرلەمانیان لێسەندراوەتەوە تا ئێستا ئەو کارە جێبەجێ نەکراوە و پەراوێزخستنی سونەکانش لە ناو پرۆسەی سیاسی لە عێراقە بە دڵنیاییەوە بە نەفعی بەرەیەکی ترە، بەڵام ئەتوانێت کورد بە هاوپەیمانێتیەک لەگەڵ ئەوانە زیاتر تۆکمەتر بکە و بتوانێت پێکەوە ئەجندەیەکی سیاسی استراتیجی بۆ ئایندەی بەڕێوەبردننی عێراق بەڕێوە ببا بۆ ئەوەی کە بتوانێت زیاتر مافەکانی هەرێمی کوردستان و مافەکانی سونە پێکەوە گرێ بدرێ. ئەمە تەبعاً ناگەێنێ ئەوە ناگەێنێت کە لایەنێکی تر کە شیعەیە وەکو پێکهاتەیەکی سەرەکی لە عێراقە پەراوێز بخرێت، پێکەوەی یەک ئەبێ دروست بکرێت. ئەمڕۆ لەناو ئەو هزرە بەداخەوە من ئەتوانم بڵێم شۆڤینەی کە لە عێراقە تەواجودی هەیە و هەوڵەدات مرکزیەتێکی شیعە دروست بکات، ڕێگرە لەوەی کە لایەنەکانی تری وەکو سونە یاخود کورد بتوانن سوود لەو پرۆسەی عێراقێکی فیدراڵی یەکگرتوو ببینن. زۆر باشە دکتۆر سامان سۆرانی پسپۆڕی زانستە سیاسیەکان و شۆڤەکاری سیاسی، سپاس کە لەگەڵمان بووی. زۆر سپاس.